من هەموو کات هەڵامەت ناوێرم دەست برم بۆ چی دەپژمم تەواو بێتاقەتی کردوم هەڵامەت بێ زەحمە چارەسەر تاوان بەنسبەتی ئەم بابەتەوە تاوان ئەمە هەڵامەت نییە پژمینی زۆر بە هیچ شێوازێک هەڵامەت نییە پژمینی زۆر لەم وەرزە یاخود لە وەرزەکانەکە گۆڕێ ئەمە هەرچیاری لوتە هەڵامەت ئەگەر نەخۆشێک بۆ نمونە هەڵامەتێک بگرێت لە ماوەی تقریبان هەفتەیەک تا دە ڕۆژێ ئەو پەڕەکەی کە بمێنێتەوە ئەوی چەند لەوانەیە چەند ڕۆژی یەکەم 2 بۆ 3 ڕۆژی یەکەمی ئاویی لوت و پژمینی هەبێ دوایی ئەبێتە هۆی لوتگیران و وردە دەبێت چابوونەچێ یا بە عەکسەوە نەخۆشە بە لوتگیران دەست پێکات دوای دەبێت بە ئاوی لوتەکەی بەڵام ئەمەی کە ئەم بە ڕێزە باسێکات پژمینی لوتی هەیە پژمینی زۆری هەیە ناوێت دەستبەرێ بۆ زۆر شت بۆ نمونە گوڵ بێ بۆ نمونە تەپۆتۆزە عەترە پاکەرەوەکانە ڕێک دەپژمێ ئەمە هەستیاری لوتە ئەمەش دووبارە دەبێت خۆی بپارێزێت لەو شتانی کە دەبنە هۆکار بۆ پژمینەکەی و دواتر چارەسەری تایبەتی وەربگرێ بۆ ئەو حاڵەتی کە هەیەی